سەردانە یەکڕۆژیەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بۆ بەغداد و هەرێمی کوردستان وەک ئەوەی لە سەرچاوە ڕەسمیەکانەوە باز دەکرێت ژمارەیەک لێگەیشتن و ڕێکەوتنی دوولایەنەی بە دوای خۆی داهێناوە. ڕووی ئەمنەوە ئەوەندەی دەست نەکەوت کە ئەوەی تەمەنای بەدە. چاودێرێک هۆکاری سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق و لە سەردەمی کابینە وەزاریەکەی محەممەد شیع سوودانی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە ئەم کابینەیە کارکردنی لەگەڵ ئاسانترە و دەشیەوێت زۆرترین دەستکەوت بچنێتەوە. سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیدا بەدیدی من دوو پارچەیە. ئەوەی عێراق زۆر جیاوازە لەگەڵ هەرێمی کوردستان با بڵێن هەولێر. ئەوەی عێراق بۆ ئەوەیە کە ئەردۆغان خۆی و کابینەی وەزارەکەی ئەم ساڵی 2024 بە دووە ئەمەدا دەگەڕێت کە دانوێت لە عراقی نوێ لە عراقی محەممەد شیع سوودانی زۆرترین دەستکەوت بچنەوە. ئەو حکومەت ئێستا لە بەغدا هەیە حکومەتێکی باشترە ڕەشیدترە ناڵم زۆر باش بەڵام ینی بەمەتحنا بەڵام باشترە لەوان بە بەراورد لەگەڵ ئەوانی تر. عراق شوێنێکی ئێستا لە سەردەمی شیع سوودانیدا شوێنێکی ئامنتر و ئەهوەنترە بۆ مەسلەی اقتصادی و بۆ مەسلەی کۆمەڵێکشتی بازرگانی ئەمانە بۆیە ئەردۆغان بۆ ئەمە هاتووە. لە پەراوێزی سەردانەکەی ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان چاودێران شرۆڤەی ئەوەش دەکەن کە ڕەهەندی سەرەکی سەردانەکە هەردوو کای ئەمنی و بازرگانی بووە. سەردانی ئەردۆغان چەند مەلەفێکی لەگەڵ بوو هەم مەلەفی ئەمنی. هەمان کات سەردانەکە بۆ هەولێر زیاتر وەکو پەیوەندی حزبێکی هەرێمی کوردستان بە دەوڵەتی تورکیاوە تەماشە دەکرێت نەک بەرئەنجامی پرۆتۆکۆڵ و ڕێکارە ڕەسمیەکان. سەبارەت بە هەرێمی کوردستان هەرێم لە چوارچێوەی عێراق لە پەراوێزی سەردانەکە نەبیندراکە وەکو قەوارەی هەرێم تەعامل لەگەڵ ئەو سەردانەکرابی وەکو علاقاتێکی حیزبی بیندرا و هیچ اتفاق و ڕاستپاردەیەکی لێ نەبیندرا وا پێدەچی لە ڕاستپاردەی مەلەفە ئەمنیەکانەوە کۆمەڵێک ڕێنما هەبوو بیت ئەگەر هەندێک بابەتی اقتصادیش قسەی لەسەر کرابێت. دوای 13 ساڵ لە کۆتا سەردانی ئەردۆغان لە سەربانگهێشتی فەرمی محەممەد شیع سوودانی سەردانی بەغدادی کرد. ئێستاش چاودێران و شرۆڤەکاران چاوەڕوانی لێکەوت و ئەنجامەکانی سەردانەکەن. بەتایبەت کە باس لەوە دەکرێت 26 یاداش لە بوارە جۆراوجۆرەکان لە نێوان بەغداد و ئەنقەرا واژۆکراون کە دیارترینیان یاداشتی هەماهەنگی و لێکگەیشتنی بواری ئەمنیە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.